دیمانان کو وکه هند بینن جبلی کو دیمانن بردا بهتر گنچ و خورد خویاد ملدن هذا وکه هند بینن چدبک او مالبات بن او جنین کو هند دیمانان جد بینن رمان دیمانن اوین کو دبن دست چکدارن داج دابونا خورا دست هزین پیشمرگه کرنه لی جدا دیمانن بری وکه هند بینن او ایک جوان آواهین جی کو ویس او خلق او هاولاتی برفوان جهان دچن دهمان دمده وقت بین که هجماره که جنان جیانی پیدا چه او مالبات بودن لی جلو برگیوان جا گرلیم دم لی بنرین بارناکم کواسا خیاب به لی جان نتوینه لی زارو جن وها خویا یک او مالباتن انجی خیزان بهتر هاتنه ویری او زارو کن که هند بینن دنابادی منانا هلبته ده نهادا او هزن پیشمرگن آنکو پیشمرگن لجموانن دمان دم ده جنجیتین دیتن دنابا دیمنان ده او دیمنن کو خورادس کرنا هنت هاولاتیانا جبو و بندست هزن پیشمرگه اوی که ده بینن بشکل لو هاولاتیانا که لجر دستی صلاتی داعش ده بونه ولا استاده المخمور اخوان را دستی هزی پیشمرگه کردو او دیمنانه که بشوی که راستو خوب بوتان دگوازینەوە کە بەشێک لە خێزانەکان ئەو هاوڵاتیانەی مەدەنی کە لە ژێر دەسەڵاتی داعش بوونە لە سنووری مەخمۆر ئێستا هاتوونەتان خوان ڕادەستی هێزی پێشمەرگە دەکەن ئەوانش کە دەبینین هێزی پێشمەرگەن هەلبەتە پێشوازی لەو هاوڵاتیانە دەکەن بەڵام تا ئێستا زانیاری تەوانەیە کە ئەم هاوڵاتیانە سەر بە چەند نەتەوەیەکن یان لە کام شوێنی مەخمورەوە کام سنووریان خۆراوەیان خۆراڵات مەخمور لە کام سنوورەوە هاتوون خوان ڕادەستی هێزی پێشمەرگەکردن بەڵام هاتنیان بەردەوامەوە بەشێک لەوانەی کە بینران جگەلەوەی کە گەنج بوون و بەشێکی دیکەوەی دەبینن کە خێزانن یان بڵێن کە لەژێر دەسەڵاتی داعشدا بوونە ئێستا خوان ڕادەستی هێزی پێشمەرگە کردو ئەوانیش پێشوازیان لەکەن هەلبەتە تا ئێستا زانیاری تەواویش نییە کە ئەمانە چۆن و بە چە ڕێگەیەکەوە هاتوون خوان ڕادەستی هێزی پێشمەرگە کردو هەلبەتە ماوڵە دەین کە جگەلەوەی دیمەنەکانتان بۆ دەگوازینەوە بە هەمان شێوە زانیاری تەواویش لەسەر ئەو هاوڵاتیانە بدەین بە بینەرە. بل تماشوان نجاوا كون ديسان بجنو ديمانن بشك جي ولاتنا كدبن دسلاطا چك دارن دا جابن قاتنا خورادست يزن پێشمەرگە کرنا دن هادا جيزن پێشمەرگەنە و هم پێشوازی جوان دکن هم وانجی تک دخن لێ نزاج بۆ کێت کودەرێتن بە گواستن پشتی تەمام بوونەوەن هەیەە هژماراوانجی بە تەمامەتی نایتەزانین و چەند کەسن یان چەند ماڵباتن هاتنە خۆرادەستی هێزن پێشمەرگە کردنە لێوان دەبەرین و لێ هەلبەتە بچاوێک کامێرایان ئارتیان بەردەوام وان دیمەنانژوە بە دوگوێزیمە کە دەبینن دهۆڵێکێدا دە ئاڤەهەیەکیدا ئەو هاتنە کۆمکردن ji بۆ نافنویسینکردناوان و دە هەمان دەمێدا ji بۆ لێک خستناوان و دووڕاژی بە گوهاسێتنەوەن یان پێزانین جوان وەربگرن لێ ئەم زانن کوهیناژیە و یەن کو دەرێنەیانجی لە کو دەرێ هاتنە.